قبل أن تنفذ كلمات ربي. بەشێک بوو لە جەستەمان کە لە ئێمە ڕۆشت، لە کورد ڕۆشت، لە هونەر ڕۆشت، لە هونەر ڕۆشت، لە هەموو خەچەڵەتە جوانەکان ڕۆژی. کۆچی دوایی کرد بەرزان قالی خەڵووس. ئەخوا کۆچبەکەی زۆر گەورەیە، زۆر گەورەیە، قەت تەسەورم ناکرد. ئێستاش بڕوا ناکەم نەبەخوا. وەڵی تر ئیشمان کردو بە یەکەوانێ، حەزم کردو لە هەموو بڕگەکانە لەگەڵم بێ بەخوا، بەڵامی ترەوە تا قەدەر نەیهێشت. لە ڕووی کەلتورەوە باوەڕکەیەکێک بوو لەو کەسانێک کە کەلتوری دەپاراز من خۆم لە چەندین قۆناغدا لەگەڵی بەشدار بووم لە کۆکردنەوەی شتی کەلتوری کورد. بەداخەوە لە دەستدانی کاکە بەرزان کۆستێکی گەورەیە و کلێنێکی گەورە لە ناو هونەری کوردی بەجێدێڵێ. پشتی هەمومان شکاوە، خۆشەویستنی جەلام و کتەرشی جوانی ئەم میلەتەمانە دەستداوە. چی بڵێن لە پاش مەرجی ئەو خۆشەویستە؟ هیچمان بۆن هاوترێ، هیچمان بۆن هاوترێ.